بەچی دەبینە بەهەشتی؟ قورئان دەفەرمێ الذين تتوفاهم الملائكة طيبين يقولون السلام عليكم ادخلوا الجنة بما كنتم تعملون. لسورة النحل آيات السيودودة دەفەرمێ ئەو کەسانی کاتێک کە فریشتەکانی وەرگرتنی ڕۆح دێنە لایەن، یەک فریشتە و دوو زۆرن، مەلەک المەوتیش سەرپەرشتیان دەکات. طیبین یعنی فریشتەکان پاکن، بە پاکی وەری دەگرن. مرۆڤە مردووەکەش کە دەمرێ لەو کاتەدا مرۆڤێکی پاکە لە ڕیزی ئەهلی ئیمان و تەوحید و لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم. يقولون ئەو فریشتە زۆرانە کە لە دەوری کەسەکەن کە خەریکە گیان دەدا و دەمرێ و ئێمە نایان بینین، يقولون السلام عليكم ادخلوا الجنة بڕۆ بەهەشتەوە بما كنتم تعملون، بەو کار و کردەوە باشانەی کە کردانن. يعني کار و کردەوەیە کە شەرعی بوو کردت، فەرمانی پەروەردگار بەسەر چی بوو جێبەجێت کرد، خوا نەهی لە چی کرد بوو بپێیت وانە خۆل لێ پاراست، پاداشتەکەی ئەوەیە سڵاوی خوای پەروەردگارت لەسەر بێ، ئاشتی رب العالمینت لەسەر بێ، هەتا لە زەحمەت ڕزگارت بوو فەرموو ئەوە وێنەکەی بەهەشتە، شوێنەکە لە بەهەشتە، ئیتر مرۆڤەکە بە ئاسانی ڕوحی دەچێتە دەرەوە. بەڵام بۆ ئەوەی لەو طەیبینە بین ئەمە گرنگە، چونکە لە سەرمەرگا مرۆڤەکان دوو جۆرن، خەبیثەکان و پیسەکان، بێ باوەڕەکان، جەهەنەمیەکان. ئەوانش کە طەیبن، ئەوانەی کە ئاەتەکە باسی کرد الذين تتوفاهم الملائكة الطيبين، ئەوانەی پاکن. بۆ ئەوەی لەو طەیبینە بین پێویستە کۆمەڵشتمان پاک بێ. یەکەم پێویستە خواردنمان پاک بێ. خوای پەروەردگار دەفەرمێ یا أيها الناس كلوا مما في الأرض حلالا طيبا. لسورة البقرة آية 168. أي خلقنا كلوا بخون مما في الأرض لوي كوال الزويدة هيا أم زوية سفريشي خواي پەروەردگارە ڕای خستۆ بۆ ئێمە لێی بخۆن، بەڵام چی بخۆن؟ حەلالەن، مەرجیەکەمی ئەوەی کە دەیخۆن حەڵاڵ بێ، گۆشتی بەراز نەبێ، عەرەق نەبێ، مادە سەرخۆشکەرەکان نەبێ. ئەوەندە بەسە؟ نا دەبێت طەیبەن، بەڕێزان طەیبیش بێ. ئەگەر خوای گەورە بەس ئاەتەکە سەیری وردی قورئان کەن، سوبحان الله، ئەم قورئانە چونکە کەلامی خالقە بۆ مەخلوق، هەموو شتێکی ژیانی تێدا باس کراوە.